شرور أنفسنا من سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم انفعنا بما علمتنا وعلمنا ما أنفعنا وزدنا علما براكانم لا آياتكاني درسي رابردو لسورة فاطر ومن دركوت كخواي پروردگار چڕێزێکی لە ئیمانداران ناوە و چ شوێنێکی خۆش و بەخشندەیی بۆ داناون. ئەمڕۆ بە پشتیوانی خوای پەروەردگار ئەو کۆمەڵە ئاەتە باز دەکەین ئینشاءالله کە بە دوای ئاەتەکانی دوێنێدا دێن و تیایدا خوای پەروەردگار بۆمان باسی حاڵی ئەو کەسانە دەکا کە ئیمان ناهێنن کە کافرن، بزانین حاڵی ئەوان چۆن دەبێت لە دوا ڕۆژدا خوابمان پارێزێ. خوای گەوردە فەرمێ والذین کەفەڕوا لهم نار جهنم لا يقضى عليهم فيموتوا ولا يخفف عنهم من عذابها كذلك نجزي كل كفور. والذين كفروا واتا ئەوانەی کە لە دنیادا کافر بوون، ئەوانەی لە دنیادا بێباوەڕ بوون کە زۆر دڵیان بە کوفرەکەی خۆیان خۆشە زاهیری و خۆیان بە پێشکەوتوو و مهم و ڕۆشنبیر و مسەقەف دەزانن، لەوەدا کە ئیمان بە خوای پەروەردگار ناهێنن. کاتێک کە باسی ئیمان و ئیسلام و نوێژ و تاعەت و عیبادەت و مزگەوتیان لەگەڵ دەکرێ، پێکەنینیان دێ و گاڵتەیان لێ دێت کە ئەنەما مزگەوت تەنها بۆ کەسی فەقیر و کەسی نەفام و بۆ کەسی متەخەلیف و دواکەوتووە، دەنا پیاوێک گەگەورە و مەزن بێت، مسەقەف و ڕۆشنبیر بێت، ئەوە عەیبە. چۆن دەبێ بێتە ماڵی خوا؟ یا چۆن دەبێ هەر نوێش کە ئەسڵەن؟ سەقافەت یعنی نوێژ نەکردن لای هەندێک کەسی نەفام. جا ئەو کەسانەی کە بێباوەڕ بن بە خوای گەورە و ئەوە حاڵەتیان بێت، بزانین خوای پەروەردگار چۆن وەسفی ئەوانمان بۆ دەکا. فەرمێ والذین کەفەڕوا لهم نار جەهەنەم، ئەوانەی کە لە دنیادا کافر بوون بۆ ئەوان تەنها چی هەیە؟ لهم نار جەهەنەم، بۆ ئەوان تەنها ئاگری دۆزەخ هەیە. لهم نار جهنم ئەوە لە زمانی عەرەبیدا پێی دەوترێ تەقدیم و ما حەقه التەخیر، یعنی تەنها ئەوەیان بۆی هەیە، هیچی تریان نییە. با چاوەڕی هیچ شتێکی تر نەبن لە ڕۆژی دواییدا، تەنها ئەوەی کە بۆیان دانراوە بریتیە لە ئاگری دۆزەخ. لهم نار جهنم، ناڕەکەشی ئیضافە کردو بۆ لای جەهەنەم بۆی بزانین کە ئەو ناڕە ناری دنیا نییە، ئەو ئاگرە بریتی نییە لەو ئاگرەی کە ئەمڕۆ لە دنیادا دەیبینین. ئاگری دنیا لە چاو ئاگری قیامەت هیچ نییە. خوای گەورە بمان پارێزێت. لا يقضى عليهم فيموتوا، جا کاتێک کە دەخرێنە ناو ئاگری جەهەنەمەوە، کاتێک کە عاقیبەتی کوفرەکەی خۆیان دەبین و خۆیان لە ناو دۆزەخدا دەبینەوە، لەو کاتەدا تەمەنای مردن دەکەن. هەروەکو چۆن لە ئاەتی تردا خوای پەروەردگار بۆمان ڕوون دەکاتەوە دەفەرمێ بانگ دەکەن یا مالک لیەقضی عەلەینا ڕەبوک، ئەی مالک، ئەی ئەو فریشتەیە کە خازینی جەهەنەمە، بۆمان لە خوای خۆت بپاڕێەوە، بۆمان لە پەروەردگارت بپاڕێەوە. لیەقضی عەلەینا ڕەبوک، داوای لێ بکە بۆ ئەوەی بمان مرێنێ و بمان کوژێت. تەمەناکەن چ کاتێک ئینسان دەگاتە ئەو حاڵەتەی کە مردنی بەلاوە خۆشتر بێت. دیارە حاڵیان حاڵ نییە. دەنا ئینسان لە دنیادا هەرچەندە فەقیر بێ، هەرچەندە نەخۆش بێ، هەرچەندە ناڕەحەتی و مەشاکلی بەسەردا بێ، کە باسی مردنی لەگەڵ کرا حەز ناکە بمرێت. هەرچەندە لە مردن دەترسێ و ئەمەلی بە ژیان هەیە و ژیانی دنیای پێخۆشترە هەر چۆنێک بێت.
بەڵام ئەوانە چونکە لە ناو ئاگری جەهەنەمدان ئەو ئاگرە بەتینە خوا بمان پارێزێ بۆیە حاڵیان حاڵ نییە داوا دەکەن لە خازینی جەهەنەم لەو فریشتەیە دەڵێن لیەقضی عەلەینا ڕەبوک با پەروەردگارت لە ناومان بەرێ ڕوحەکەمان لێ بسەنێتەوە جارێکی تر با بمان برێنێ نەمان هێڵێت نەک بەو شێوەیە بە زیندوێتی لەو عەزابەدا بمێنینەوە ئەویش دوای ماوەیەکی زۆر چەندان ساڵ ئەو جا وەڵامیان دەداتەوە قالە ئینەکم ماکیثون دەڵێ نەخێر خوای پەروەردگار دەفەرمێ ئێوە تێیدا دەمێننەوە مردن نییە لێرەشدا خوای گەورە دەفەرمێ لا یوقضى عەلەیهم فەیەموتوا لەناو نابرێن بۆ ئەوەی بمرن و ئیسراحەت بکەن شتی وان نییە نامرن بەڵکو خوای پەروەردگار دەفەرمێ كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب هەرچەندەکە ئەو پێستەی لاشەیان کە هەڵقرچا و برژا و تەواو نەما خوای گەورە دەفەرمێ ئێمە پێستێکی تازەیان بەبەردا دەکەین لیەذوقوا العذاب بۆ ئەوەی بەردەوام عەذابی جەهەنەم و سووتان بچێژێت زانایانی پزیشکی براکانم باز لەوەوە دەکەن کە تەنها پێستی ئینسان پێستەکەی حەساسە و هەستیارە بۆ نمونە دەرزیەکت بەرکەوێ سوتانێکی گەرمت بەرکەوێ ساردیەکت بەرکەوێ ئەو پێستەیە کە هەستیارە هەست دەکا بەڵام کە ئەو پێستە نەما گۆشتەکەی ناوەوە هەست ناکە هەست بە ئازار ناکە گۆشتەکەی ژێر پێستت خوای گەورە دەفەرمێکی كلما نضجت جلودهم ئەگە پێستەکەیان سووتا ئێمە پێستێکی تریان بۆ دێنین بەبەریاندا دەکەین بۆی بەردەوام هەست بە چی بکەن هەست بە ئازار بکەن یعنی کەسێک کە یەک تۆز دەستی یا قاچی یا شوێنێکی بسووتێت حاڵی لێ حاڵ نییە ئەی کە بێت و هەموو لاشەی لەناو ئاگردا بێت وەکە هەر لاشەکەی هەڵقرچا و تەواو سوتا پێستێکی تر بەبەرداکەن کە ئەوی سوتایەکێکی تر كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب بۆ ئەوەی عذاب بچێژن کەواتە ئەگەر دڵیان بۆ خۆش بێ بەشک و ئەم پێستە بسووتێ و لەمە دووە هەست بە ئازار نەکەن خوای گەورە پێستەکەیان بۆ دەگۆڕێ کە ئەمەلیشیان بەوە بێ ئاگری جەهەنەم بەشک و تۆزێ خەفیف بێتەوە چکە هەج ئاگرێکی دنیا هەڵی دەکەیت ماوەیەک زۆر بڵێسەی هەیە و بەتینە وردە وردە ئەوجا دادەمرچێتەوە خوای گەورە ئەو دەرگایشی لێ داخستون ئەو ئەمەلەشی بڕیون دەفەرمێ كلما خابت زدناهم سعيرا هەر کە ئاگری جەهەنەم خەریک بوو تۆزێ هێواش بێتەوە دابمرچێتەوە زدناهم سعيرا ئەوە زیاتر بڵێسە و تینی ئاگریان بۆ زیاد دەکەین کەواتە خەفیفی نییە بە هیچ شێوەیەک ئیسراحەتیان نییە لا يقضى عليهم فيموتوا ولا يخفف عنهم من عذابها نەمردن ئیسراحەتیان پێ دەبەخشێت چونکە نامرن یەک جار مردنە و تەواو و نە لە عەذابی جەهەنەمیش تۆزێک تەخفیف دەکرێت و ئاسانکاریان بۆ دەکرێت و تینی ئاگرەکەیان بۆ کەم بکرێتەوە ئەوەشیان نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەمە ئەهل النار الذين هم أهلها فلا يموتون فيها ولا يحيون ئەوانەی کە ئەهلی ئاگرن و کافرن لەناو جەهەنەمدا نە ئەوەیە بمرن نە ئەوەشیە ژیانیان ژیان بێت و بە ئاسوودەیی بژین لە عەذابدا هەر دەبێ بمێننەوە وە کۆتاییش بەو ژیانەیان نایەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثێکی تردا دەفەرمێت إذا دخل أهل الجنة الجنة وأهل النار النار ينادى بالموت على صورة كبش كأهل بهشت وبهشت أهل دوزخي وناو جهنم مردن بانگ دەکرێت لەسەر شێوەی بەرانێک خوای گەورە چی بوێ دەیکە مردنی کردە بەرانێک لە نێوان بەهشت و جەهەنەم دەفەرمێ ئەی ئەهلی بەهشت سەیرکەن ئەوە مردنە ئەی ئەهلی جەهەنەم سەیرکەن ئەوە مردنە فەیوذبح بەرانەکە سەردەبڵدێ مردن نەما ئەی ئەهلی بەهشت مردن نەما تەواو خولود فەلا مەوت لەمە دووە ئێوە هەتای لەناو بەهشتێکی خۆشدا دەمێننەوە ترسی مردنتان نەمێ مردن ئەوەی ناوی مردن بێ نەما ويا أهل النار خلود فلا موت أي أهل آگریش
ئەی ئەهلی جەهەنەم ئێوەش ئەوەی کە ناوی مردن بێ لەمە دوانەما مردن سەر بڕاو کۆتایی پێهات ئێوەش هەتایە لەناو ئاگردا دەمێننەوە بەوە چەند لە ناڕەحەتی و ناخۆشیدا بوو ئەهلی جەهەنەم ئەوەندەی تر خەفەتبار دەبن چونکە ئەمەلیان نەما تازە و ئەهلی بەهەشتیش چەند دڵخۆش بوون بەوەی کە لە بەهەشتدان کاتێک ئەو هەواڵەشیان بیست و ئەو منزەڕەیان بینی کە مردن نەما زیاتر دڵخۆش دەبن دەڵێن تازە تەواو لەم خۆشیە ئێمە دەرناچین كذلك نجزي كل كفور خواهی گەورە فەرمێ ئێمە بەم شێوەیە سزای هەموو ئەو کەسانە دەدەینەوە کە کوفر دەکەن زێدەڕەوی دەکەن لە کوفردا کە یاخین لە خوای پەروەردگاریان بێئەدەبی دەکەن ئیمان ناهێنن ئەوە جەزای ئەوانە کەواتە براکانم ئینسانی عاقڵ ئایا دەچێت بۆ لەذەتێکی کاتی دنیا کە ژیانی دنیا بڕاوەیە خۆی تووشی ئەو ئاگرە جەهەنەمەکە کە نەمردنی تێدایە و ئیسراحەتکە نەعەذابی جەهەنەمیشی لەسەر خەفیف بکرێت والله ئینسان عەقڵی هەبێ و بیر کاتەوە هیچ کاتێک نابێت کارێکە کە خۆی تووشی ئەو جەهەنەمە بکات بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە دوعاەکانیدا دەیفەرموو اللهم إني أسألك الجنة ئەی خوای گەورە من داوای بەهەشتت لێ دەکەم وما قرب إليها من قول أو عمل و هەر قسەیەک و کردەوەیەکیش کە لە بەهەشتم نزیکاتەوە چونکە تۆ چۆن دەچیتە باشتەوە دەبێت ئەو قسانە بکەی کە قسەی ئەهلی بەهەشتە قسەی چاک بکەی و ئەو کردەوانش بکەی کە کردەوەی صالح و عملی صالحە کە لە بەهەشتت نزیک دەکاتەوە کەواتە ئێمە دەبێت وەسائل و هۆکارەکان بگرینە دەست کە بەرەو بەهەشتمان دەبا ودەشی فەرموو صەڵات و سەلامی خوا لەسەر بێ اللهم إني أعوذ بك من النار خوای پەروەردگار من پەنات پێ دەگرم لە ئاگر وما قرب إليها من قول أو عمل وپەنا بە تۆ دەگرم لە هەر قسەیەک و کردارێکیش کە لە ئاگری جەهەنەم نزیکم بکاتەوە کەواتە براکەم خۆ پاراستن لە ئاگری جەهەنەم بەوە دەبێت خۆت بپارێزی لە هەر قسەیەک کە سەر بچێشێ بۆ جەهەنەم خۆت بپارێزی لە هەر کردەوەیەک کە بدبا بەرەو جەهەنەم ئەمما تۆ بڵێ من خۆم دەپارێزم لە جەهەنەم و زمانت بەرەڵاکەیت و لاشت بەرەڵاکەی بۆ کاری خراپ و قسەی خراپ بێگومان تۆ خۆت نەپاراستووە لە جەهەنەم پەروەردگارمان ئەوجا بۆمان باز دەکات دەفەرمێ وهم يصطرخون فيها ئەهلی جەهەنەم لەناو دۆزەخدا لەناو ئەو ئاگرەدا کە خوای گەورە بۆی وەسف کردین يصطرخون لەسەر وەزنی يفتعلون لە سوڕاخەوە هاتووە سوڕاخ یعنی چی؟ یعنی هاوارکردن هاوارێک بە دەنجی بەرز و زۆر گەورە ئەهلی جەهەنەم لەناو ئەو عەذابەدا لەناو ئەو ئاگرەدا هاوار دەکەن هاوارێکی زۆر بەتین بەردەوام يصطرخون كفعل مضارعة تجدد بەردەوام هاوار دەکەن و دەپاڕێنەوە هاوارەکەیان چییە و پاڕانەوەکەیان چییە و لە چێ دەپاڕێنەوە لە دنیادا لە شێخ و مەشایخ دەپاڕانەوە یا لە دنیادا گاڵتەیان بە پاڕانەوە دەهات ئەی بزانین لە قیامەتدا لە چێ دەپاڕێنەوە ڕەبەنا دەڵێن ئەی پەروەردگارمان تەواو کەس نەما لێی پاڕێنەوە دەزانن بەس خوای پەروەردگارە کە فریای کەس بێت کەسی تر بە فریاد نایەت دەپاڕێنەوە و هاوار دەکەن بە گریانەوە ڕەبەنا ئەخریجنا ئەی پەروەردگارمان تۆ پەروەردگاری ئێمەی ئیعترافت پێ دەکەین ئیمانمان پێتە بەڵام ئەخریجنا ئەم جارەیان دەرمان کە لە جەهەنەم دەرمان بێنە ئەم جارە لە جەهەنەم وعد بێت نعمل صالحا غير الذي كنا نعمل ئێمە کە دەرمان بێنی وعد بێ ئێمە کردەوەی چاکە بکەین غەیری ئەو کردەوە خراپانەی کە لە دنیادا دەمان کرد ئەوە وعدە ئەی پەروەردگار بەس ئەو جارە دەرمان بێنە بە گریان و بە هاوار ئاوا لە بەرخوای گەورە دەپاڕێنەوە بەردەوام بێگومان خوای پەروەردگار دەفەرمێ لە ئاەتی تریشدا بۆمان وەصف دەکا يوم يأتي تأويله يقول الذين نسوه من قبل قد جاءت رسل ربنا بالحق فهل لنا من شفعاء فيشفعوا لنا أو نرد فنعمل غير الذي كنا نعمل يوم يأتي تأويله كاتك قيامت ديت كلا دنيا دا قالتين لديتو بدوري دزانا أو روجك هات يقول الذين نسوه من قبل ئەوانەی کە لە دنیا لەبیریان چۆ بۆ قیامەتیان لەبیر کردبوو ئەوان دەڵێن چی قد جاءت رسل ربنا بالحق
والله نێراوەکانی خوا بە حەق بۆ لای ئێمە هاتبوون کە بانگیان دەکردین بۆ کاری چاکە و بۆ ئیمان پێغەمبەران و عەلەیهیمو السەڵات وەسەلام و بانگ خوازان والله ئەوانە دیار بوو بانگەوازیەکەیان حەق بوو بەڵام ئێمە بە قسەمان نەکردن فهل لنا من شفعاء فيشفعوا لنا دێ ئێمە کەسمان هەیە ئەمڕۆ شەفاعەتێکمان بۆ بکات کائێکمان بۆ بکات بۆمان لە خوا پاڕێتەوە ئەو نوڕەد و یان ئەگەر شەفاعەتیش نەیخوات و شەفاعەتیش قبول نەبێ لێرە ڕزگارمان کا لە جەهەنەم بۆ بەهەشت ئەو نوڕەد یا حەلی دووەمیان بگەڕێندرێینەوە بۆ کوێ بۆ داری دنیا بۆ ژیانی دنیا فنعمل غير الذي كنا نعمل بۆی کردەوەیەکی تر بکەین جیاواز لەو کردەوە خراپانەی کە دەمان کرد شتی وا هەیە نە والله نە شەفاعەتکارە فما تنفعهم شفاعة الشافعين إنساني كافر وبيباور ومشرك شفاعتي شفاعة كاران دادي نادات وسودي بينا قيني هربكو چون جاري اشتريج ناقرن دتوا خواهي قول الله والله أو كساني كداوا دكن بقرن درينا ودا فرميتي أولم نعمركم ما يتذكر فيه من تذكر وجاءكم النذير ايوه داوا دكن بقرن وجياني دنيا بلام أولم نعمركم ئێمە عمرێکمان بە ئێوە نەبەخشی لە ژیانی دنیادا مدەیەکی وا عمرمان پێ نەبەخشین کە یەتەذەکەڕ فیه من تەذەکەڕ کە کەسێک عەقڵی هەبوایە و کەسێک سوودی لە عمرەکەی بینی بە ئەو عمرە بای ئەوە بوو کە بیری کردبایەوە و تووشی کوفر نەبوو با و خۆی تووشی جەهەنەم نەکردبا ئایا پێمان نەبەخشین بێگومان خوای گەورە پێی بەخشیون خوای گەورە عمری پێ بەخشین هەر یەکێک لە ئێمە براکانم ئەوەتە خوای گەورە عمرێکی پێ بەخشیوین بۆیە زانایان لە تەفسیری ئەم عمرەدا چەند ڕایەکیان هەیە هەندێکیان دەفەرمون 20 ساڵ ئینسان کە گەیشتە 20 ساڵ خوای گەورە عمرێکی 20 ساڵی بە تۆ بەخشی تەواو پێویستە بیرکەیتەوە بیرکەوتەوە و ڕێگای بەهەشت بۆ خۆت بدۆزیتەوە و دوورکەویتەوە لە ڕێچکەکانی جەهەنەم و دۆزەخ پەنا بە خوای گەورە خۆ تۆ منداڵێک نی شیرەخۆرەیەک نی منداڵێکی نەفام و بێعەقڵ نی لە کۆڵان خەریکی ڕاکە ڕاکبی تۆ تەمەنت گەیشتە 20 ساڵ 20 ساڵ عەقڵت هەیە خوای گەورە عەقڵی داویە و بالغ بوویت لەمە دووە حەقە ڕێگای خۆت بدۆزیتەوە کە بەرەو ڕەزابوونی خوا بەهەشت بتبا کەواتە 20 ساڵ بی ئەوە خوا عمرێکی بە تۆ بەخشیوە کە لەو عمرەدا بیر بکەیتەوە و ڕێگای بەهەشت بدۆزیتەوە لە ڕێگای جەهەنەم دوورکەویتەوە ئەدی ئەگەر زیاتر عمرت زیاتر بێ خوای گەورە عمرێکی درێژتریشی بە تۆ بەخشی بێ ئەی کە 30 ساڵ بیت ئەی کە خوای گەورە 40 ساڵ تەمەنی بە تۆ بەخشی بێ ئەی کە 50 ساڵ 70 ساڵ خوای گەورە تەمەنی بە تۆ بەخشی بێ واش نەگەڕیتەوە لای ڕەب العالەمین واش تۆبە نەکەیت واش خۆت نەپارێزی لە بێشەرعی خوا و لەو شتانێک کە خوا تووڕە دەکا خۆت نەپارێزی لە کوفر و شیرک کەواتە لۆمەی چێ دەکەی داوای چی دەکەی جارێکتر بتگەڕێنینەوە بۆ ژیانی دنیا و بەشکو ئەو جا کردەوە بکەی عمرێکی درێژمان بە تۆ بەخشی عمرێکی درێژ وجاءكم النذير وجاءكم النذير نذير چێ یعنی ترسێنەریش بۆ ئێوە هات نەک تەنها عمرەکەتان ترسێنەریش لە تەفسیری نەذیردا چێیە کە لە دنیادا شتێک هات ئێوەی ترساند لە عەذابی جەهەنەم ئێوەی ترساند لە مردن چی بوو دوو تەفسیر هەیە یەکێکیان بریتیە لە ئەشەیب شەیب یعنی سپێتی مووی سپێتی پیرێتی کە مووی سپی لەسەرت و لە ڕیشت دەرکەوت ئەوە ئینزارە ئەوە ئینزارە خوای گەورە ئینزاری کردی کەواتە تۆ دڵنیا بە هیچی تر بەرەو سەرەوە هەڵناکشەی ئەوجا بەرەو خوارەوە دادەبەزیت ڕۆژ بە دوای ڕۆژ و لەحظە بە لەحظە تۆ بەرەو خوارەوە دادەبەزیت خوارەوە کوێ بەرەو قەبر دەڕۆیت ئەوە ئینزارە خوای گەورە هی ئەو کەسانەی کردووە کە تەواو مووی سپی لە سەر و ڕیشیاندا دەرکەوت بۆ ئەوەی بەهۆش خۆیان بێنەوە بۆ ئەوەی بیر بکەنەوە کە لەمە دووە تەمەنی گاڵتە و گەب نەما تەمەنی بیرکردنەوەیە تەمەنی خۆ ئامادەکردنە بۆ قەبر و بۆ قیامەت تەفسیری دووەمیشانەوەی وجاءكم النذير بریتیە لە پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وسەلام خوای گەورە دەفەرمێ من دووشتم بە ئێوە بەخشی بوو لە دنیا یەکەمیان عمرێکی درێژ دووەمیشان نێراوێکم بۆ ناردبوون کە ڕێگای بەهەشتان بۆ ڕوون کاتەوە بتا ترسێنە لە ڕێگای جەهەنەم بەڵام ئێوە نەسوودتان لە عمرەکەتان بینی وەنە بە قسەی نەذیر و نێراوەکەشتان کرد چەندە ئێوەی ترساند هیچ فایدەی نەبوو ئەگەر بێت و براکانم بۆ نمونە ئەهلی ئەم مزگەوتە کەسێکی سیقە پێکراوی
باوەڕ پێکراوی ئەمیندار کە لای هەمومان سیقە بێت پێش ئەوەی هەواڵێکمان بۆ بێنێ بێتە ژوورەوە بڵێ خەڵچینە بە پەلە ڕاکەنە دەرەوە ئێستا کارەساتێک ڕوودەدا لەو مزگەوتە پەنا بەخوا هەمومان دەیناسین کەسێکی گاڵتەجار و درۆزن نییە کەسێکی سیقە و متمانە پێکراوە و باوەڕ پێکراوە و پێشمان بڵێ نیو سەعات مۆڵەتتان هەیە نیو سەعات بە نیو سەعات دەتوان بچنە دەرەوە بەڵێ دەتوانن نابڵێ یەک ڕۆژ مەجالتان هەیە زیاتریش ئەوە هەر بە ئیسراحەت دەتوانی بچیتە دەرەوە دەیکە تۆ نە بە قسەی ئەو بکەی کە ئینزاری کردی و ترساندی نە ئیستیفادەش لەو ڕۆژە بکەی تێیدا ڕاکەیت و بچیتە دەرەوە دوای کە کارەساتەکە ڕوویدا لۆمەی چێ دەکەی لۆمەی کەس مەکەی خۆت بکە بەڵێ ئەگەر کەس نێ ئینزارت کە حەقتێک لەی بکەی باشە بۆ کەسێک نەبوو پێمان بڵێ یا ئەگەر کەسێک هات ئینزاری کردی بەڵام عمرێکی نەدایتێ مهلەیەکی نەدایتێ بڵێ هات لە چاوتروکانێکدا هەموو نێنە دەرەوە تاوە بە ئیلاک چوون چۆن بینە دەرەوە چاوتروکانێک ئەوەندە نییە کە مۆڵەتی ئەوە بێتیدا بینە دەرەوە بەس کە هات ئینزاری کردی مۆڵەتێکی درێژیشی دایە واش بڵێ کوڕە جارێ مشکیلە نییە چێ دەڵێ وایە چێ دەڵێ وایە خوای گەورەش عمرێکی درێژی داویتێ لە ژیانی دنیا عمرێکی درێژ بۆی تێیدا بگەڕێتەوە لای خوا و نەزیرێکی بۆ ناردووی ترسێنەرێک پێغەمبەرێکی بۆ ناردوویت بۆ دڕون دەکاتەوە وریابن لەو ڕێگایەوە نەڕۆن بەرەو جەهەنەمە لەوە بڕۆن بەرەو بەهەشتا تۆ هەر گاڵتەت لێبێ و بە قسەی نەکەیت و ئیهمالی کەیت یا ئەو ڕۆناسپەی لەگەڵ بکەیت کەواتە لۆمەی کەس مەکە بۆیە سوڕاخ و هاتو هاواری ناو جەهەنەم و گریان و شیوەنی جەهەنەم هیچ دادتان نادا چونکە لە دنیا هەموو شتێکتان لەگەڵ کرا هەموو وەسیلەیەکتان لەگەڵ بەکارهێنرا فەذوقوا کەوا بوو پێویست ناکە خۆتان ئەزیەت دەن بە هاوار و ڕۆڕۆیی فەذوقوا دەی بچێژن ئەو عەزابەی کە تێیدان فما للظالمین من نەصیر زاڵم و ستەمکارەکان بە تایبەتی ئەوانەی کە شەریکیان بۆ خوای گەورە دانا ئەوانە هیچ نەصیریان نییە نەصیر یعنی کەسێک کە سەرخەریان بێ و دیفاعیان لێ بکا و لەو عەذابی جەهەنەم و ئاگرە هێنتە دەرەوە کەس هەیە نەخێر لەوانەیە ئینسانی زاڵم لە دنیادا نەصیرێکی هەبێ لە دنیا ئینسانی زاڵم نەصیری هەیە تەماشاکەن بۆ نمونە ئەوەی کە لە سووریا دەکرێ براکەم ئەو هەموو خوێن ڕێژەیە کە دەیکا ئەو زاڵمە بەڵام نەصیری هەیە دەوڵەتێکی گەورەی وەکو رووسیا وەکو سین پاڵپشتی دەکەن کەواتە زاڵمە بەڵام نەصیرێکی هەیە پاڵپشتێکی یەسەری دەخات بەڵام لە ڕۆژی قیامەتدا زاڵم و ستەمکار و خوێن ڕێژ کەسی نییە چێ هەیە بتوانێ بێتە مەیدانەوە ڕۆژی قیامەت وەڵام من دەمێ ئەوانە بێنمە دەرەوە لە جەهەنەم چی حەدی ئەوەی کەوا دەڵە خۆی لە ناو جەهەنەمدایە ئەوەی کە زاڵمە جارێ و پاڵپشتی زاڵمەکانە هەمویان لە ناو جەهەنەمدا چێ دەتوانێت سەریان خاو چێ دەتوانێت شەفاعەتیان بۆ بکە و تکایان بۆ بکە کەواتە هەموو ڕێگاکانیان لێ گیرە ئەگەر بە گریان و هات و هاوار بێ بۆی بەزەییان پێدا بێنەوە ئەوە نییە نایخوات ئەگەر داواکردن و تەکلیفکردن بێ بۆ شەفاعەت کە شەفاعەتیان بۆ ناکە ئەگەر مەرجدانان بێ لەگەڵ خوا مەرجێکمان هەیە بەس ئەو جابمان گەڕێنەوە کاری چاکە دەکەین ئەو مەرجەش قبوڵ نییە ئەگەر پەنابردن بۆ ئەوە بێدەی بە قووەت و بەهێز کەسێک سەریان خاودەریان هێنێ ئەوەشیان نییە وما للظالمین فما للظالمین من نصير کەواتە شوێنی ئێوە تەنها ئێرەیەتیدا بمێننەوە خوای گەورە بمان پارێزی ئەوجا پەروەردگارمان وریامان دەکاتەوە ئاگادارمان دەکاتەوە لەوەی کە غافڵ نەبین وا نەزانین کە خوای ڕەب العالەمین ئاگای لە ئێمە نییە وا نەزانین کە کاتێک دەمانەوێت تاوانێ بکەین کوفرێک بکەین شەریک بۆ خوا دابنین دژایەتی خوا و دینەکەی بکەین نەخشە و پیلانی گڵاو بجێڕین دژی ئیسلام و موسڵمانان وا نەزانین کە خوا ئاگای لێ نییە إن الله عالم غيب السماوات والأرض خوای پەروەردگار زانای نهێنیەکانی ئاسمانەکان و زەویە ئەوە ئاشکرایەکان هیچ نهێنی و پەنهانیەکانیش ئەوانەی کە غەیبن و خەڵک نایزانێ لە ئاسمانەکان و لە زەویدا خوای گەورە عالمە و هەر هەمووی دەزانێت ئاگای لە هەموو شتێک نەک هەر ئەوە چ ڕوو دەدا لە دەشت و دەر و بەحر و ئاسمان خوا ئاگای لێتی نەک خوای گەورە ئاگای لەوەیە کە لە ژوورە تاریکەکاندا چ ڕوو دەدا و چ پیلانێکی گڵاو دەجێڕدرێت نا إنه عليم بذات الصدور خوای گەورە ئاگای علیم و زانایە بە ئەوەی ناو دڵەکانیش ناو سینگەکانیش
لە ناو دڵتدا بڕیاری چ دەدەی نەخشەی گڵاو بۆ چ دەچێژی ڕێژیت و مەبەستی خراپەی چیت هەیە خوا ئاگای لەوەشە چاک بزانە لە خوای گەورە لا تەخفا عەلەیهی خافیە هیچ شتێکی ون لە خوا ون نابێ لە من و تۆ ون دەبێ بەڵام لە خوا ون نابێ چاک بزانە خوای پەروەردگار ئاگای لە هەموو شتێکە بۆیە ئەو کەسانێک کە نیەتی خراپیان هەیە و نیەتیان گڵاوە با تۆبە بکەن و لە خوا بترسن وا مەزانن کە پیلانە خراپەکانیان لە خەڵک شاردە و لە خوا دەشارێتەوە خوا ئاگای لە هەموو شتێکە و ئەو کەسەش کە دەیەوێت تاوان و گوناه و بێئەدەبی و بە شەرعی بکە وا نەزانێت کە خۆی لە خەڵکی شاردەوە و بەتەنها لە شوێنێکی تاریک و تەنگ و نادیار بوو کەس ئاگای لێ نییە خوای گەورە ئاگای لێتە بۆیە پێویستە ئینسان شەرم کات لە خوای گەورە ئەو جا دەفەرمێ هو الذي جعلكم خلائف في الأرض خوای پەروەردگارە کە ئێوەی کردوتە نیشتەجێی سەرزەوی يخلف بعضكم بعضا ئەو جیلە دەڕوا خوای گەورە جیلێکی تر دەکاتە خەلیفە و نیشتەجێی ئەوان ئەو دەڕوا جیلێکی تر دێنێ بە شوێنیاندا بۆچی بۆ ئەوەی فينظر كيف تعملون خوای گەورە سەیر دەکات بزانێت جیلی تازە چ دەکات ئایا هەر لەسەر ئەو نەفامی و نەزانیەی جیلی ڕابردوو دەڕوا یان بیر دەکەنەوە و هۆش دەکەنەوە و عیبرەت وەردەگرن لەو بەڵاو مصیبەتەی کە خوای گەورە بەسەر جیلی پێشووی هێنا ئێمە کە ئەمڕۆ خەلیفەی جیلەکانی پێشخۆمانین ئەوە نیعمەتێکی گەورەی براکانە ئەمڕۆ ئێمە ئاوەدانکەرەوەی سەر ڕووی زەوین ئێمە خەلیفەین لەسەر ڕووی زەوی ئەمڕۆ ئەوەش نیعمەتی خوایە کە خوای گەورە ئەو فەضڵەی بە ئێمە بەخشیوە ئێمە ئەمڕۆ پەندوەرگرین عیبرەت وەردەگرین لە خەڵکانی پێشخۆمان نەک ئێمە بووبین بە عیبرەتێک و خەڵکی پەنمان لێ وەرگرێ قورئان بۆی باس کردوین باب وا پیرانمان بۆیان جێراوینەوە کە ئەو کەسانەی لە ڕێی خوا لایان داوە و سەرکەش بوون و زاڵم بوون و ستەمکار بوون خوای گەورە چی بەسەر هێناوە بگرە بە چاوی خۆمان زۆر شتمان بینی لە سەردەمی خۆماندا کەواتە چ نیعمەتێک کە خوا لەگەڵ من و تۆی کردووە کە تۆ لە مەقامێکدای کە تەنها بۆت هەیە پند و عیبرەت لە خەڵک وەرگری بەڵام کە وەری نەگریت پند و عیبرەت لە خەڵک وەرنەگری تۆش بە ڕێگای خراپی پێشووی خۆت دابڕۆی دڵنیا بە تۆ دەبیتە پند و عیبرەتی دوای خۆت جیلێک دێن لە دوای ئێمە دەڵێن ها فلانە کەس و فلانە کەس چیان بەسەر هات چۆن خوای گەورە ڕیسوای کردن چۆن ئاخیر شەڕ بوون چۆن زەلیلی دنیا و قیامەت بوون کەواتە براکەم هەوڵدە پندوەرگربی نەک پندت لێ وەربگیرە و ببیتە بە عیبرەت بۆ خەڵک ئەوەش نیعمەتی خوایە کە بەسەر ئێمە بەخشیوە ئەمڕۆ ئێمە لە ژیانداین کەواتە دەرفەتمان هەیە مۆڵەتمان پێدراوە ئێستا تاریخ بخوێنەوە مێژوو بخوێنەوە برام وەرە بگەڕێەوە سەر قورئانەکەی خوا چۆن باسی ئومەتانی ڕابردووی کردووە چۆن خەبەری پێداوین ئەوانەی کە ڕوو لە خوا بوون و شوێن پێغەمبەرانیان کەوتون خوای گەورە سەربەرز و بەختەوەری کردوون ئەوانەی کە دژایەتی پێغەمبەرانیان کردووە و لە ڕێبازی ئەوان لایەن داوە چۆن خوای گەورە زەلیل و ڕسوای کردوون عیبرەت وەربگرە براکەم تاوەکو مۆڵەتت ماوە تا نەگەیشتوویتە ئەو کاتەی کە لەوێدا هاوار کەیت و خوایە بمان جێڕەوە جارێکی تر بەشک و چاکە بکەین تەواو جێڕانەوە نییە بە ئومێدی ئەوێ مە بە جاریش تر بگەڕیتەوە بەڵکو سوود لەو کاتەی ئەمڕۆ دووەربگرە کە ئێستا تۆی تێدای ئەو جا پەروەردگار پێمان دەفەرمێ فەمەن کەفەڕە ئێوەم کردە خەلیفە و نیشتەجێی سەرزەوی ئازادیشیت خۆت کوفر هەڵدەبژێری یا ئیمان بەڵام بزانە فەمەن کەفەڕە فەعەلەیهی کوفڕۆ هەر کەسێک کافر بێ ئەوە کوفرەکەی لەسەر خۆیەتی زەرەرەکەی زەرەری کافربوونەکەی لەسەر خۆیەتی زەرەری کافربوونەکە دوا مەزانە لەسەر موسڵمانان بێت بەڵێ موسڵمانان لەوانەیە تۆزێ بەدەستی کافرەوە ناڕەحەت بن بەڵام بۆیان بە ئەجر و پاداش دەنووسرێ ئینشاءالله بۆ ڕۆژی قیامەتیان بەڵام تۆ کوفرەکەت زەرەرەکەی بۆ خۆتەیە نەک بۆ خوای گەورە هەبێت خوای گەورە لە کوفری کافران زەرەر ناکات ئەگەر هەموو خەڵکی سەر ڕووی زەوی کافر بێ خوای گەورە یەک مسقال زەڕە زەرەر ناکات کەواتە زەرەر لە چێ دەدا ئەو کەسێک کە کافرە لە خۆی دەدا بۆیە خوای گەورە دەفەرمێ ولا يزيد الكافرين كفرهم عند ربهم إلا مقتا ولا يزيد الكافرين كفرهم كفري كافران چ بۆ کافرەکان زیاد دەکا کافربوونەکەیان چیان بۆ زیاد دەکا لای خوا مەقتا هیچیان بۆ زیاد نەکە ئیلا تووڕەبوونی خوانە بێ ڕۆژ بە دوای ڕۆژ زیاتر خوای گەورە لێیان تووڕە دەبێ ڕۆژ بە دوای ڕۆژ زیاتر خوای گەورە غەزەبیان لێ دەگرێ کەواتە کە ڕۆژ بە دوای ڕۆژ ئەوان ڕۆ دەچن لە کوفردا چیان بۆ زیاد دەبێ لای خوا
غەزەب و مەقت یعنی ئەشەد الغەضەب ئەو پەڕی تووڕەبوونی خوای گەورە کە خوای گەورە ڕۆژ بە ڕۆژ زیاتر لێیان تووڕە دەبێت. ئەدی ئینسانی ئیماندار ڕۆژ بە ڕۆژ چی زیاد دەکا؟ ڕۆژ بە ڕۆژ تاعاتی زیاد دەکا، ڕۆژ بە ڕۆژ زیاتر لە خوا نزیک دەبێتەوە، ڕۆژ بە ڕۆژ زیاتر خوای خۆی خۆشی دەوێ، زیاتر مستحقی پلەی بەرزی بەهەشت دەبێ. بزانن ئەو دوو خەتە، یەکیان بۆ کوێ دەڕوای، یەکیان بۆ کوێ دەڕوە. تۆدا تاوەکو بەردەوام بێ لەسەر ئیمان و عەمەلی صالح، ئەوە زیاتر لە خوای خۆت نزیک دەبێ و خۆشی دەوێ. کابرای کافریش ڕۆژ بە دوای ڕۆژ کە سەرکەش دەبێت ڕۆژ بە دوای ڕۆژ تووڕەبوون و غەزەبی خوا لەسەری زیاد دەکات. ئەوە تووڕەبوون و غەزەبی خوا ئەی چیتر؟ ولا يزيد الكافرين كفرهم إلا خسارة. أو جاء كافر كان كفر كان تنها تشيان بو زياد دكا، تنها خسارة زرر من ديان بو زياد دكا كبهوي أو كفروا چه خسارتي تشيان لدكوي، چه زرري تشيان لدكوي، أو خسارة زرري ليان دكوي برا كانم تعويز ناكرته والله. خسارتك كخوي عند دورين گەورەترین خەسارەتی جەوە ئینسان خۆی بدۆڕێنێ. ئەگەر هەموو ماڵ و سامانی هەتە بیدۆڕێنی وەکو ئەوە نییە کە خۆت بدۆڕێنی، کە خۆت دۆڕان تەواو، کە خۆت بیبیتە عەبد و کۆیلەی کەسێک تەواو تازە چی؟ یعنی ئەگەر پێت بڵێن هەرچی ماڵ و سامانی دنیا هەتە بماندەیە یا لە ملت دەدەین و سەرت لە لاشە جیا دەکەینەوە، کامیان دەکەیت؟ دەڵێ کاکە ماڵەکە بۆ خۆتان و بەس من بە سەلامەتی بمێنم. ئەدی ئەگەر بڵێن ماڵەکانت هەموو بۆ دەخێنە سندوقەکە و لە تەنیش خۆتی دادەنین بۆ خۆت، بەڵام سرد لێ دەکەینەوە، فایدەی چی؟ جەماڵم بۆ چێکە خۆم نەمام. کەواتە گەورەترین خەسارەت چیە براکانم؟ ئەوەیە کە ئینسان خۆی بدۆڕێنێ، کەوەی ئینسان خۆی لە دەست بدا. دەی ئینسانی کافر گەورەترین خەسارەت کە دەیکا ڕۆژی قیامەت خۆی دەدۆڕێنێ و دەچێتە ناو جەهەنەمەوە، ئەو لاشەی خۆی تووشی جەهەنەم و تووشی ئاگر کرد. خەسارەتی تر ئەوەیە کە ئەو مەنزیلە خۆشەی ناو بەهەشتی لە دەست خۆیدا. خەسارەتی تر ئەوەیە کە کەس و کاری لە دەست خۆیدا، کە تۆ نە لەگەڵ باب دەبی، نە لەگەڵ کوڕ دەبی، نە لەگەڵ خێزان دەبی، نە لەگەڵ کەس دەبی، بە تەنها بڕۆ لە ئاگری جەهەنەمدا بسووتێ. کەس و کارت لە دەستدا، خۆشەویستانت لە دەستدا، بەهەشتت لە دەستدا، ڕەزابوونی خوای گەورەت لە دەستدا، ئەوە تا خۆت تووشی ئەو جەهەنەمە کرد. کەواتە ئینسانی کافر بە کافربوونەکەی چی بۆ زیاد دەبێ؟ دڵی خۆشە لە دنیا تاوەکو کافرە پارەی زیاتر وەردەگرێ، تاوەکو کافرە زیاتر ڕادەبوێنێ، چونکە هیچ سنوورێکی نییە، حرام بۆ ئەو حرام نییە بە کەیفی خۆی چی پێخۆش بێ دەیکا، بەڵام نازانێت ڕۆژ بە ڕۆژ زیاتر لە غەزەب و تووڕەبوونی خوا بۆ زیاد دەبێ و ڕۆژ بە ڕۆژی زیاتر خۆی دەدۆڕێنێ و هەرچی بەرژەوەندیەکی چاچی خۆیەتی هەمووی لە دەست دەچێت. کەواتە براکانم ئینسانی عاقڵ خۆی تووشی ئەو خەسارەتە گەورە نەکا، خۆی تووشی غەضەب و تووڕەبوونی خوای گەورە نەکا. بەچ دەبێ؟ بەوە دەبێ کە ئێمە لە دنیادا ئیماندار بین و کردەوەی چاکە بکەین، خۆمان لە کوفر و کافران بپارێزین، ڕێگەی ئەوان نەگرینە بەر، و هەر وەسیلە و هۆکار و کردار و گفتارێکیش بەرەو جەهەنەم دەمان با خۆمانی لێ بپارێزین. داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی و صفاتە بەرزەکانی وامان لێ بکا لە ئەهلی بەهەشت بین، سەرەتا یەکسەر بمان باتە بەهەشتەوە، نەک لە ئەهلی جەهەنەم بین. خوای گەورە ئیماندار نین و ئیمانمان تەواو کە یا رب العالمین. خوای گەورە هیدایەتمان دەی کردەوەی چاکە بکەین و ڕێگای بەهەشت بگرینە بەر، و لە هەموو ڕێچکەکانی جەهەنەم بمان پارێزی، طاعت و عبادتمان قبول كي وأخير ما خير كي، والحمد لله، وصلى الله وسلم على رسول الله.